بیلال حەمە بابەکر ناسراو بە بیلال زەنگڵ لە یەکی ساڵی 1991 لە ڕانیە لەدایک بووە. ئێستا لە ڕانیە نیشتەجێیە، فەرمانبەری نووسینگەی پەرلەمانی کوردستانە. لە ئێستادا کارگێڕی مەکتەبی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. لە ساڵی 2001ەوە پەیوەندی بە کۆمەڵی دادگەریەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەکەم بەکالۆرۆس لە دیراساتی ئیسلامی لە ساڵی 2014، دووەم دبلۆمی باڵا لە فیکری ئیسلامی لە ساڵی 2018. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشتر هەیبوون. یەکەم بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیان بووە لە ڕانیە لە ساڵانی 2013 تا 2016. دووەم بەرپرسی ناوەندی ڕانیەی ڕێکخراوی قوتابیان بووە لە ساڵانی 2017 تا 2022. سێم ئەندامی مەڵبەندی ڕانیە و مەڵبەندی ئەولێر بووە لە ساڵانی 2013 تا 2022. چوارەم بەرپرسی ناوەندی ڕایەنان بووە لە ئیدارەی ڕاپەڕین لە ساڵانی 2020 تا 2024. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە: یەکەم خولی هەنگاو لە مەکتەبی ڕایەنان لە ساڵانی 2016 تا 2017. دووەم خولی TOT ساڵی 2023. سێم خولی فەن القیادە لە ساڵی 2018. چوارەم نوێنەرانی گەل لە پەرلەمانی کوردستان ساڵی 2014. پێنجەم خولی توێژەرانی پەرلەمان لە ساڵی 2022. یەکەم شارەزایە لە گفتوگۆ و حیوار لە بواری ڕۆشنبیری گشتی. دووەم شارەزایی هەیە لە زمانەکانی فارسی و عەرەبی. سێم شارەزایی هەیە لە بواری سیاسی و شیکاری ڕووداوی ڕۆژ. چوارەم شارەزایە لە بواری پەروەردە و خوێندنەوە. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری وەکو نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆر و وانەوتنەوە. یەکەم بەشداری کردووە لە فیستیڤاڵی هەژان بۆ زانستی. دووەم بەشداری کردووە لە کۆنگرەی گەنجان لە تورکیا. سێم بەشداری کردووە لە کۆڕبەندی سەعید نورسی لە تورکیا. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران: بەڵێن بەخوای گەورە و پاشان بە دەنگدەرانی خۆشەویست دەدەم، نە بە ترس نە بە پارە نەگۆڕێم و هەمیشە لەبەرەی گەلبم و دژی ستەمی دەسەڵات بوەستمەوە.